بەڵێ بینەرە و تەماشەوانن هێژە دەم باش ئەم دووبارە باوەڕانە یەک دوو ڕۆژ بوو لەوە فەقەتیا بووم ئەس دیسا ڤەگەریام ئەم لەسەر ڕەوشاک و لە کەنداوێدا بە تایبەتیژی هێدنا بەرە ئیران و ئەمریکا و ئیسرائیلێ بەردەوام دەکەن یعنی هون ڕۆژانە و سەعاتان ئەس باوەڕم vێکێ تاقیب دکەن ئەو ڕەوش بەرە کو دەچە بەریا هەر تشتی ئیدی بەڕاستیژی ڕەوش گەشتە ئاستەکی پڕپڕ مەترسیدار پێویست ناکە ئەم دووبارە بکەن ئەو ژعالیە هەر کەسیڤە ئیدی خۆیان دەکە و ئەمریکا بەبێ پیلان یعنی پیلانێکی بەبێ استراتیژی حتا نەهاژی کەس نەکارێ بێژە استراتیژیە ئەمریکایش بووی وی شەڕێکیە یعنی خۆیان دیکە استراتیجەکی ڕون و زەلالیە ئەمریکایە ji bo vî şerî nîne tenê ew ku tiştێک و لە ڤەنزوێلا ئیدی kirin dixwastin li Îranê jî bikin her wekî ku hûn dizanin çend roj pêşiya di pîlana Donald Trump da ew ku serdana serokê Çînê bike Xi Jinping bibîne û bi hevra لەسەر ڕەوشێدا یعنی نە لەسەر ڕەوشە ئیرانێ ئانجی ڤەنزوێلا بەڵکو لەسەر ڕەوشە هەگومۆنیایە باخفن خویا دکایدی دۆناڵد ترامپ بەریاک و سەرۆکی چینێ ببینێ دەخواست هەم مەسەلەیە ڤێنزوێلا پسڕاژی مەسەلەیە ئیرانێ چارەسەر بکە هەردگوژی وەک یەک پاکەتی ددیتن لۆماژی ئیدی بەوی ڕەنگی دەخواست ئێدی پشتی ڤەنزوێلا حەملەیەکی بەوی ڕەنگیژی لەسەر ئیرانێ ئەنجام بدە لێ ئێدی تەخمین نەدەکرد و ئیران بکارێ بەوی ڕەنگی بەرسیفێکی وسە تند بدە و شەڕێکی درێژ ئەنجام بدە بە قاسێک و سەرێن ئیرانی هەموو هاتن ژێکردن دەدەقەیە یەکەمیندا لێ پشتیوێ ئێدی ئەو ڕەوش پڕپڕ ئالۆز بوو ئالۆزیە ڕەوشێ ئەوەکو یعنی لە میوانێکی من بەریاش چەند ڕۆژان و بەشداری بەرنمەیەکی من کرد و لەسەر ئەمبێژن کریزە شەڕ ئیدی لێ کۆرینێ دیکە بەحسە ئەvەیەکێ کرد و ڕەوشەک و ئەمریکا ئانی سەری ئیرانێ هەمان ڕەوشەک و ئانی سەری تالیبان یعنی گاوە و ئەفغانستان 2001دا حتا 2002ژی بەردەوام بوو گاوە و ئەمریکا ئەفغانستان داگیر کرد ئیدی سەرێن تالیبان هەموو ژێکردن یعنی تالیبان بەبێ سەرۆکاتی ما لێ پشتیوێ چ بوو پشتیوێ ئیدی ئەو بووکو گروپێن تالیبان پارچە پارچە بوون هەر کەس بە ئاڤایەکی ئۆتۆنۆم هەر کەس لە جێخۆ شەڕ دەکرد و ئەف سەر ئێشیەکی پڕپڕ مەزنج بۆی ئەمریکای ئاوا کرد و ئەمریکا دەداویەدا گاواک و گەیشتە قەناعەتێکی بەکیرە دانوستاندنن بکە کەس نەدید و دانوستاندنێ پێرا بکە ئیدی لە ڕێکا قەتەڕێ ڕابوون ئیدارەیەکی نوو لە ناوە تالیباندا چێکردن مخاتەبەکی نوو دیتن و 5-6 ساڵ کشاندن حتاک و ئەمریکا کاری بوو بە تالیبان ڕ بگێژێ چارەسەریەکی دیپلۆماتیک یعنی کەس نەدید نەهاژی ڕەوشە ئیرانێ بەوی ڕەنگیە یعنی ئارتێشە قودس دەبێژن تەنێ ئارتێشە قودس نەها بوویە 31 پارچە تعلیماتان لە توژیان وەرناگرن ئەو بەسەری خۆ چالاکیان دکن ئیدی بخوازن ئێرشی ئیسرائیلێ دکەن بخوازن ئێرشی کوێت دکەن بخوازن ئێرشی سعودیا و بەحرین و قەتەر دکەن و بخوازن لە عراقی ئێرشان ئەنجام دەدەن ئەفژی سەر ئێشێکی پڕپڕ مەزنە ji بۆی ئەمریکایی لۆماژی ئەمریکا ئیدی دخوازە بە هەر ئاڤایەکی بێ مەسەلەیە هورموز چارەسەرکە ji بۆی هەم ji بۆی ئیرانی هەم ji بۆی ئەمریکا ئیدی باکوورە ئیرانێ پڕپڕ مەسەلەیەکی استراتیژیک نینە ji بۆی وان ji بوو بە تایبەتیش بۆی ئەمریکایە مەسەلەیە هورموز مەسەلەیەکی استراتیژیە و کەنداڤش خوا دەریا ئەنەرجیە لە جیهانێدا و کەنداڤژی بە بەحرا سۆر
تێ تێگرێداین لەوێ دەرێژیدا حوسی هەنا ئەv مەسەلە مەسەلێکی استراتیژیکە لۆماژی ئیدی مرۆڤ لێ دنەڕێ بە تایبەتی سەعاتێن داویەدا نوچێن پڕ باڵکێش دەرکەتن هۆلێ کاز دەستپێکێ بە نوچێنە ژۆڕا بەخۆیزم بخوێنم لە گۆڕی راپۆرتا ئاکیوس و هەر کەس دەزانێت ئاژانسێکی گرنگی ئەمریکایە لە دەناوبەرە 16 و 17 ئادارێدا تەکیلیەکی ڕاستەڕاست لێ هەستیار دەناوبەرە دەوڵەتە ئەمریکای و ئیرانێدا دەست پێ کردە ئەو راپۆر بەحسە جۆرێک ژێ ململانێ دکە و لە گۆڕی راپۆرێ دەبێژێ هەردوو ئالی کو دەناوە شەڕێکی دانا لە بنڤژی دانوستاندن دەناوبەراواندا هەیە یعنی ئەف دانوستاندن دەبێژن دەناوبەرە ویتکۆف و عراقچیدا هەیە لێ عراقچی مەدید ئاڤیەک ڕەت کرد و تەکیلیەکی بەوێڕەنگی هەبێ و گوت دەریا هورموزێژی نایێڤەکرن تا دەریا هورموزێ ڤەکریە لێ لەسەر ئەمریکیان و هاوپەیمانیان ئەمریکیانڤە نایێڤەکردن و ڤەکریژی نینە هاوپەیمانی ئەمریکانکینە هەموونە ئیدی هاوپەیمانی ئەمریکیان لەوێ دەرێدا ئیدی بەحرێنە کوێیتە سعودیایە ئیماراتە دامان دەمێدا وڵاتێن دنێژی مەسەران ئەم بێژن هەگەر و ئەمریکی بخوازن پەترۆلی عراقی بستینن دیسانژی عراقژی دەخەن ناو هاوپەیمانیە ئەمریکایە سیاسەتێکیوان بەوێ ڕەنگیە وەک مەگۆت عەباس عراقچی ئەڤیەک ڕەت کرد لێ ئەڤیەک دوورنینە و ئیدی دەوی واریدا داخوازیەکی زێدەتر ئەمریکیان هەبە یعنی ئیران vێیەکێ ڕەت دکە ئەکو ئەو راپۆر ڕاست بە دەبێژە تۆ هەفدیتنێکی ما بە ئەمریکیان ڕنینە تەنێ ترامپ دەخوازێ دەدەمێکی زوودا ئیدی پرزگرێکە هورموز چارەسەر بکە و پرزگرێکە هورموز گوشارێکی پڕپڕ مەزن لەسەر ئەمریکیان ئاوا دکە ئەوژی ڕاستیەکە یعنی ئاv گوشار ئیدی مەدید و باندۆرێ لەسەر ئەوروپیان دکە باندۆرێ لێ لژە ئەوروپیان زێدەتر باندۆرێ لەسەر ئابوووریە جیهانی هەموو دکە و باندۆرێ لەسەر هاوپەیمانیە ئەمریکیان دکە نها من دۆ ئێوارێ دەڵایفێکیدا هەرێک چاوکانی شوەڕا ئانین و ئەو چاوکانی ئۆردن و لە عراقی بوون یعنی دەبێژن میلەت ئیدی خەلک لە ئۆردونێ لە عراقی باندۆرێ لەسەر دەوڵەتێ چێ دکەن دەبێژن ئیدی ژە هاوپەیمانیە ئەمریکیان دەرکەون ڤەکشێن ji بۆی و ئاسمانێمە ئیدی هاتیە قەدەغەکردن 24 سعات موشک لەسەر سەرێمە دەبارن لۆماژی گەرەک هون ژە ئەمریکیانڤە دوورکەون یعنی هێژی نەگەیشتی ئاستەکی بێوی ڕەنگی لێ احتیمالێکی مەزن هەیە ئەڤیەک بەردەوام بکە یعنی وەک مەگوت پیلانە هەری استراتیژیک ئەوە کو ڕێکن ئەنەرژیە و دەناوبەرە چین ڤەنزوێلا چین ئیرانی داهەنە بکەوە بۆن بن کۆنتڕۆلە ئەمریکایە لێ چینجی ئێدی هەر کەس دەزانێ بەریە 6 مەهان ئەنەرجیا خۆ ji بۆی 6 مەهان ئیدی کڕیە و دەپۆکریە حتا 6 مەهان پرزگرێکێوی نینە پشتی 6 مەهانژی چین دیسە دکارێ هەنێک ئەو ڤاڵەتیە ئەنەرژی لە ڕێکە رووسیا تەمین بکە لەوێ دەرێدا ئیدی پرزگرێک ji بۆی ئەمریکا و هاوپەیمانن ئەمریکایە بەردەوام دکەن دە هەمان دەمێدا ئیدی مەسەلەیەکی دنێ ما بەحس کرد و جەبڵخانەیە یعنی ئەو موشکێن و ئەمریکی و ئیسرائیل لە هەمبەری درۆنێن ئیرانی بەکاردێنن بە تایبەتیژی درۆنێن شاهید ئیدی بەڕاستی پرزگێکێکی پڕپڕ مەزنە ji بۆی ئەمریکیان ئەو موشکێ پڕپڕ گرانبەهانە و ئەو موشک
دەمەکی زوودا نایەن بەرهەمانین دەمەکی درێژ پێویستە لۆماژی ئەمریکی دەچن ئیدی جەبلخانەیە خۆ لە ئاسیا و لە کۆریایە باشوور بوو ئەو جەبلخانەیە خۆ ڤەکشاندنە دە هەمان دەمەدا من بەحسا راپۆڕێکی موسادی کرد لە گۆری راپۆرتا موسادی دەبێژە ئیسرائیل تەنێژ بووی 10 ڕۆژان ئیدی 10 ڕۆژی دنێ موشەکێ نویمانە و سیستەمێ بەرگری ئاسمانی بکارە ئاکتیڤ بکە یانی پشتی 10 ڕۆژی دنێ ئیدی موشەکێن ئیرانی موشەکێن مامناوەندیژی یعنی نەتەنێ خوڕام شار موشەکێن مامناوەندیژی دکارن وێ دەمێ لە ئیسرائیلێ لە عەردێ بکەون خۆ چەند ڕۆژە ئەمرێت نەڕن نەتەنێ موشەکی ئیرانی موشەکێن حیزبوڵڵا گەل لە گەلک بە باندۆرترن بێگومان حیزبوڵڵا ژ بێک و نێزیکترە ئەڤ یەکژی هەیە لێ هەگەر و ئەو نوچە ڕاست بن ئەو شرۆڤە ڕاست بن بەڕاستیژی مرۆڤ فام دکە و دۆناڵد ترامپ دەناوە تەنگاویەکی پڕپڕ مەزندایە دخوازە بەریاک و شی جینپین ببینێ مەسەلەیە ئیرانی چارەسەرکە لێ نەها حتا نەها ئیران بەرخۆ دەدا بەرخودانە ئیرانی نەئەوەکو ئیران دەبێت شەڕێدا سەرکەتیە ئیران دە شەڕدا زەرەرێکی پڕپڕ مەزن ئابووریاوی هەموو خراببووە بنگە و بارەگەیانوی هەموو بە عاردێرا بوونەیەک لێ دیسانژی ئیران دکاری هەریکێم دوومەهیدنێ یان دوومەهیدنێژی دکارێ ئیدی بەرخۆ بدە ئیران هەگەرە ڕۆژێ تەنێ سێ چار درۆنان باوێژە سێ چار موشەکان موشەکەن بالستیکی باوێژە ئیسرائیلی و ئەمریکای و هاف پەیمانێن ئەمریکای لە هەرێمەداش خۆ بەسە یا دەنێژی مەسەلیا هورموز ینی مەسەلیا هورموز چۆوە تێفەکرن ئەو هێژی پرسیارێکی پڕپڕ مەزنە تەنێ ئەو بەسنینە و ئەمریکی عسکەریێوان بچن دەردۆرێ هورمزێ بگرن لە جێکی پڕ دوورژی ئیرانی ئیمکانێوان هەنا و درۆنێن خۆ موشەکێن خۆ باوێژن هورموزێ هەر کەشتێک و لەور دەرباز ببە ئیدی بکەوە بن کۆنتڕۆڵێ وان و تهدید بکەن شخوا لە جەیەکی بەوی ڕەنگیدا بەڕاستی پرسگرێک زوو بە زوو چارەسەر نابن من بەحسا نوچەیەکی کرد و بەرێ دەناوبەرە رووسیا و ئۆکرانیادا عینی تشت هەبوو ئەس باوەڕم ئۆکرانیایە دەردۆرێ ئۆدێسا هەنێک ماینێن بەحری دینابوون پشت ڕاژی خواستفا ماینانە بەخۆ ڕابکە حتاکو بکاری کەلوپەلێ خۆ بفرۆش یەک ژوانە گەنم ئەنەرجی لێ 6 ماهان کشاندن 6 ماهان کشاندن ji بۆی ku ئەو کۆمپانیایان گەمیان ئەو کۆمپانیایان کەشتیان ku ئەنەرجیە ڤەدیگۆزینن سیغۆرتەیەکی وان تەمینێکی وانی پڕپڕ مەزن لازمە جەیەکیدا و مەترسیەکی بچووکژی هەبە ئیدی سیغۆرتە و تەمین و گەڕەنتیە ڤان کەشتی و گەمیانە ji کەلوپەلێک و دکڕی گەلێکی گرانتر دەبە لۆماژی ئیدی پرسگرێک بەوی ڕەنگی ئاوا دەبن و دە هەمان دەمێدا تشتێک دنێ هەیە کو دخوازم نیشانی وە بدەم نەها لە نوچەیان کوردستانێدا ئەم کێمتر دەبینن لێ ئیسرائیل یعنی تو لێ بنەرە دەناڤە ئیسرائیلێدا چ پرسگرێکی خەڵک دەردەکەوێت کۆڵانان ئیدی پۆلیسن ئیسرائیلی بە جۆپان بە داران هێڕشێوان دکەن ji بۆی و ڕەوشە ئیسرائیلیان پڕپڕ خراپە من دۆ کاری بوو تەلەفۆنێکی بکەم بە هەواڵێکی منی ڕۆژنامەوان و جوویە ji ئۆرشەلیمێ دژی یعنی دگۆت ڕەوشە خەڵکی پڕپڕ خراپە هەر کەس بە جل و بە پێلاوان دڕازێ زارۆکژی بە جلان دڕازێن دەناڤە ئاپارتمانێدا ji بۆی و موشەکێن ئیرانی دەناوبەرە 8 حتا 9 دەقەیان دگێژن ئیسرائیلێ گاڤا و ڕادار ئیدی ئالارم
دەنگی ئالارمێ هات دەبێت و دەناوبەرە 7 دقیقیان 8 دقیقیان ئاپارتمانتێک خۆ ڤاڵا بکەی و لە هەر محەلەیەکیدا لە هەر گەڕێکێکیدا هون دەزانن تونێل هەنا ئەv گەرەک بچن تونێلان زارۆکێ خۆ ئینسانی پیر و وانە هەمی بمن تونێلان ئەو پرانیژی بە شەوێش خۆ کار هەموو هاتیە ڕاوەستاندن هاتن و چونژی هاتیە ڕاوەستاندن ئیدی خەوژی نەمایە ji xelkê re ew pirsgirêkekî pir mezin e tu lê binêre xelkê İsraîlê jî derdikeve kolanan li hemberî dewletê û polîs jî çawabedaran bi copan lawan dixe. Ev pirsgirêk çi qasî berdewam dike heta niha berastî jî em nizanin. Ya dinê êdî meseleyekî dinê wek we dît êdî Emerîka Donald Trump biaşkira hawariya xwe anî ne tenê ji bo NATO niha hawariya xwe aniye Çînê jî. Yani dibêje Çîn ji her kesî zêdetir petrolê Îranê dikire gerek Çîn ji min re veke. Ji xwe hîsabê Trump ew bû ku piştî Venezuela Îranê jî çareser bike bi destekî pir dirêj biçe ser maseya Xi Jinping pêra birûne. Lê niha em lê nerin Emerîka bixwe Donald Trump bixwe hawarê xwe li Çînê dike. Ew jî meseleyekî pir giring e îşev êriş gelek zêde bûn êrişê herî mezin ew bû ku li ser balyozxaneya Emerîkayê li Bexdayê hate encam dayîn li gorî ku dibêjin 7 dronên întiharî êdî êrişê ser balyozxaneya Emerîkayê kirin ji xwe ew balyozxane Emerîkî têde nemane. Emerîkî betemamî valakirine lê balyozxane betemamî şewitandin û sîstema C-RAM ku sîstemekî parastina hewayî ye Emerîkiyan berê li ser konsolosa xwe li Bexdayê dînabûn dronek li vê sîstemê ketiye ev sîstem jî perçiqandiye û agirib pêketiye. Di heman demê de li Lubnanê şerekî mezin derketiye niha artêşa İsraîlê IDF biaşkira êdî kete nava erdê Lubnanê li nava erdê Lubnanê de niha bi Hizbollah şerekî pir mezin heye. Hizbollah jî êdî îşev çend bajarên çend bajarên İsraîlê bombabaran kirin wek min got sîstema bergiriya asmanî ya İsraîlê li hemberî mûşekên Hizbollah jî niha bêçare maye. Ew berê wisa nebû lê niha çima wisa ye ehtimalekî mezin e ku ev girêdayî wê yekê bê ku İsraîl an mûşekê wî kêm bûne an jî mûşekên xwe cebilxaneyê xwe yanî cebilxaneyên sîstemê parastina hewayî pir bekarnehênê ditirsê ku ew şerhenekî dirêj tir bike êdî bi vî rengî mirov lê dinêre rewşekî bi vî rengî heta îro berdewam dike ew rewş berwekû diçe berastî jî mirov nekare bibîne heta ku tê bihayê petrolê zêdetir dibe bihayê petrolê ji xwe di navbera 220-240 êdî diçe tê ew jî bihayekî pir mezin e. Li gorî hinek nûçeyan dibêjin ku heta niha zêdetirî 6000 eskerên Îranî hatine kuştin ehtimalekî bi vî rengî heye bêguman lê wek me got mesele meseleyekî stratejîk e. Saddam jî berê eskerên Îranî pir dikuştin. Kuştiyên Îranî di şerê 8 salan de di navbera Iraq û Îranê de du qatî kuştiyên Iraqê bûn. Lê îroka wek me got çekên stratejîkî ya Îranê dron û ew mûşekên wî ne.
و درۆن و موشکژی لە گۆڕی چاو دەردەبێژن بە هاسانیش دەستێ ئیرانێ نایەن دەرخستن. یعنی دەبێژن و هەر ڕۆژ مالە سەدی 6 کێم کردە لە سەدی 8 کێم کردە لێ بەڕاستێژی چاافکانیان سەر بەخۆ دەبێژن ئیدی ئیمکانێکی بەوی ڕەنگی پڕ زەحمەتە و مرۆڤ بکارە بە درۆنێن ئیرانێ بە زوویی ژهۆلێ ڕابکە. ئیدی مەخواست ئیرۆ سەری سبێ vەیەکێ پێشکەشیوە بکەم ئەس دەزانم زوویە گەلک ژوەژی دەبەک و نەها لەسەر خەتێ نەبن لێ دیسانژی پێویستە ڕەوشێکی نو دەردەکە بە هۆلێ و ئەو ڕەوش چ باندۆرێ لەسەر هەرێمێ دیکە حتا لەسەر کوردستانی دیکە ئەمێ بە هەفتوو ڕاببین. تشتێک و هەری داویە دەخوازم ببێژم ئەوەکو جار نەجار گاڤە یعنی نەتەنێ ئەم هەر کەس گاڤەک و ئانالیز دکە و ئەو ئانالیز هەنێکی زانستی بە هەنێکی بێئالی بێ هەنێک کوردێنما عاجز دەبن. ئەو سەدەماوی چییە؟ سەدەماوی ئەوە و پارتیên سیاسی کورد فێری چ کردنە تەنێ فێری وێ نەکردنە و کورد عاشقێ وێ بن ڕاستیان ببینن ڕیالیتە ببینن. ئیران چییە؟ دەوڵەت چییە؟ دەوڵەتێکی چۆوایە؟ تورکیا چییە؟ دەوڵەتێکی چۆوایە؟ ڕیالیتەیە وان چییە؟ ڕاستیاوان چییە؟ نایلن نەهێشتنە ji bo ku tenê partiyên siyasî sedan sala yanî ji salên şêstî we em bêjin ku partiyên siyasiyan li her beşê Kurdistanê de wisa bi taybetî jî partiyên şekdar xelek tenê fêrî propagandeyê kirine, tenê fêrî ajîtasyonê kirine, tenê propaganda yanî çi propaganda yanî hemaset ajîtasyon di nava hemaset û ajîtasyon navekî dinê jî heye lê ez wî navê nabêjim hûn bibêjin. Ev jî tenê ji bo çayaxane û qehwexaneyê partiyên siyasî dibe ji bo analîz nabe. Yanî loma jî ez recayê dikim hest û sozê xwe bi analîzan ve tevlî hevdû nekin. Tevlî hevdû nekin. Ew dû tiştên cuda ne. Yad dinê yanî tu niha çi qasî bixwazî îran lawaz bibe, îran bikeve, Emerîka serkeve. Yanî em kî ne? Hêzê me çi ye? Kê hîsab ji me radike? Armanc divê derê de ne ew ku em propaganda bikin an jî xwastê me çi ye em wî bînin ser ziman. Em çi dixwazin em wî bînin ser ziman. Nexêr armancê me dewr de ew e em analîzekî pêşxeş bikin loma jî mirov bi wê rengî helsûkewt bike baştir dibe. Bi wê rengî ez têm dawiya vê bernameyê li kerema xwe hewl bidin kanala me YouTube bi dost û hevalê xwe re bidin nasandin û kesên ku nebûne abone bikin baştir dibe. Belê dem baş, silav û rêz.